نماد یاخود همان لوگوی ام دراوه وینی گوریلای که با FEG توکن ناسراوه و هر وها ایوه اتوانن لسر شبکه اتریوم و هر وها پانکیک سواب لسر نتورکی بایننس ام دراوی بکرن. بناوی خواه سلاو هاوران هیوام لر شوینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله. برزاندی سنو منی هاتمانی لخدمت ایوه و پیشکش کردن ویدیوی کی تر لزنجیره ویدیوکانی بعد سنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بعد سنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بعد سنانی پاره لانترنت و برزانه که یکم جاره و چنل یبینن لیره چنلی بعد سنانی پاره لانترنت که منی هاتمانی 72 ویدیو لریه و چنل و بلاو کموه که تو اتوانی به برانبر دراو الکترونیه کان و هر وها دلاری امریکی به دست بهنی بو اوی تو هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندید که من بلاویانه کموه چنلکه سابسکرایب بکه زنگوله تنشش چالاک بکه بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لره نوتیفیکیشن و توی آگادار کاتوه و توی یکم کسبی که بیت ویدیوکام ببینید. بله هاوران امروز توکنک یا خود دراوه کی تر بیوانا سینم که FEG توکنه که نمادکه یا خود همان لوگوکی به گوریلا ناسراوه که وینه گوریلای که باوچینه نو کوین مارکت کپی ام دراوه هاوران لرتبه 3060 بازار کریپتوکارنسیه یا خود همان رنککی لاستادا نرخی ام دراوه 1 2 3 4 5 6 7 8 8 0 20 0 8 و هر وها ایواتوانن لری شبکه اتریوم و هر وها بایننس و ام دراوه بکرن هر وکو دین خاروا لیرانش معاملات روزانه پیشانه ده که تا کوستا مارکت کپکی چند و هر وها روزانه معامله روزانه شی پیشانه ده لم بشه هاوران با بین خوارتر لیرانه عددی دراوه که 100 کوارتریلیون دراوه لیرانه نمودارکی پیشانه ده که تا کوستا چند برو هلکشان و داکشان هاتوه که واتوانن بخوتان بین و بررسی هم دراوی بکن. پیشوی بچینن او وبسایتی هم دراوه هاوران نه هیچ سیگنالیک بو کرن بوی و بلاو ناکموه تنها نیتی من اویه او دراوانه بی و بناسینم که با پارکی کم ایواتوانن عددکی زور بکرن و هولدی بکن بو اوی لدهاتو دا انشالله سودکی باش با ایوه ببخشید هر وکو شیبا هاوران که بدایت عاد شیبا نرخکی 10 بو خلکانک سالک پیش اوی که شیبا پامپکی گوره بیخوا یا خود برو هلکشانکی گوره بروا کریتیان و کاتی که از شیبا بو با 4 زور کس توانی که ببید با دولمند هر وها فکر توکنش من هر وکو شیبا بینم هاوران که ایوه با چند دولاره که کم اتوانن زیادترین فکر توکن بکرن ولناو تراسوالیتی هولدی بکن بو 1-2 سال بو اوی لدهاتو دا زیادترین قازانج بکن لیرانه باچی نسر مارکتی برزانم هر وکو گوتم ایوه اتوانن لره یونی سواب لسر شبکه اتریوم و هر وها پانکیک سواب که باشر ویا ایوه لپانکیک سواب بکرن چون که فی یا خود همان حقی گواسنوکی گلک کمتره لیونی سواب که لسر شبکه اتریومیه ایوه اتوانن لره پانکیک سواب و بکرن لناو تراس والیتی و چندین صرافی تر هیا که ایوه اتوانن لره ام صرافی شوه ام دراوی بکرن که فیک توکنه که من فیک توکن وکو شیبا بینم بو اوی ایوه سالکونی 2 سال هولدی بکن و لو ماویه دا قازانجه که زیاد بایوه ببخشید. لیرانه کاتی کلی لسر او بشه یکی دیتانا ویبسایتی هم توکنه که FEG توکنه هر وکو دین خواره و برزانم روتمپو و هر وها چندین کار که لدهاتو دا ام دراوی انجام ده که زیادتر کار لسر اکسچنج یا خود تمام بلوکچین خوی و سواپکه یکه و هر وها قول ویا که لآینده دا جزدانی پاره یا خود همان والتی تایبت بخوی بیدد به هولدرکانی بو اوی نرخی دراوه که برو هلکشانکی گوره بروا و هولدرکانی زیادتر سودمن ببن و هر وها امش FEG اکوسیستم هاوران که ایوه بخوتا نتوانن بین و بررسی هم دراوش بکن و هر وکو گوتم بریار کوتایی لدست خوتانه بو اوی ایوه بخوتان با اقل و منطقه خوتان
کار لەسەر ئەم دراوەش بکەن. ئەو بە هەر وەکو لێرە نابینن هاوڕان لەسەر ئێتریوم هاوڕان کە عەدەدی ئەوەندە دراو توکەنسوزی کردووە ئەم دراوە، واتە ئەم هەموو دراوەی لە ناو بردووە بۆ ئەوەی نرخەکەی بەرز ببێتەوە لەسەر شەبەکەی هەروەکو بینن ئێتریوم، بە هەروەها بۆڕنێت لەسەر شەبەکەی باینانسیش هاوڕیان ئەم عەدەدەی لە ناو بردووە بۆ ئەوەی نرخەکەی هەروەکو گوتم زوو بەرز ببێتەوە و هۆڵدێرەکانی زیاترین قازانج بکەن. ئەوانە هەموو توکەنسوزی هاوڕیان کە توکەنسوزیەکی باشی کردووە، هۆڵدێرەکانی گەیشتیتە نزیکەی 300,000 هۆڵدەر باچمانەوە تویتەری ئەم دراوە. هەروەکو لێرە نابینن هاوڕان کە نزیکەی 250,000 فالۆوێری هەیە لە تویتەری خۆی ئەم دراوەی و ئێوە شەتوانن تویتەری ئەم توکەنەشتان هەبێ بۆ ئەوەی دەنگ و باسە گرنگەکانی ڕۆژانەی ببینن و ئاگاتان لەوەی بی هەر کاتێک کە پامپی گەورەی خوارد بتوانن ئەم دراوایی بفروشن. واتە تویتەر باشترین ڕێگەیە بۆ ئەوەی ئێوە بەڕسی تویتەری هەر دراوێک بکەن، چونکە شتە گرنگەکان لە ناو خودی تویتەری ئەم دراوانە بەڵاو ئەکرێتەوە. ئەوەی لەبیر نەکەن ئازیزان، زۆر بە پێویستم زانی کە ئەم توکەنەش بەیوە بناسێنم کە توکەنێکی زۆر هەرزانە کە هەروەکو گوتم 8 سفرە و ئێوەش بڕیار بدەن کە ئەم توکەنەی بکڕن یاخودنا یەک بەخۆم بای 40-50 دلارە و توکەنم کڕیوە و هۆڵ دەکەم بۆ 1-2 ساڵی داهاتوو بۆ ئەوەی لە داهاتوودا زیاترین قازانج بکەم لە ڕێی ئەم شتکۆی نانەوە. بەلاوڕان ئیتر ناموێ ڤیدیۆکەی زۆر درێژ بکەمەوە. ئەم ڤیدیۆش بە کۆتا دینم. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێت. سوپاسی وایکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون. هەر ڕەخنا کامێن پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتوبوم بنووسن، من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.